مانگرتنی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی پێینە ڕۆژی سێمەوە. مامۆسایان تا ئەم ساتە هیچ شتێکیان نەخواردووە و لە بەردەمی ئۆفیسی نەتەوە یەکگرتووەکان لە شاری سلێمانی مانیان لە خواردن گرتووە. ئەوەی کە دەیخۆن تەنها چای بێشەکرا و نابێ شیریش خۆن بەی شێوەیەک. لە ئێسادا مامۆسایان لێرن کە لە شەوی ڕابردوودا چەند مامۆسایەک بەهۆی سەرماوە هاوکات بەهۆی نان نەخواردنەوە دۆخی تەندروستیان تێکچوو، بەڵام ئەوەی کە هەیە ئێستا مامۆسایان لە ناو خێوەتەکەیاندان ئەم شوێنە هێندە ساردە ڕەشەباکە هێندە زۆرە کامە دەکەوێتە بناری گۆیژەوە کە سەرمایەکی زۆر هەیە. منە چوە لای مامۆستا سروش، مامۆستا سڵاوە لێبێ چۆنی دۆخگوزارتان چۆنە؟ لەلایەنی خواردنەوە زۆر باشین، لەلایەنی ئەوەی کە بێهێز بین یام شتانە زۆر زۆر باشین، ورەمان زۆر بەرزە، زۆر ئەتیادین، یعنی هەر ناڵی کە لەمان گرتنین. بەڵام ئاگات لێ لەم دەنگە ئەم سەرمایە ئەم ڕەشەبایە بەڕاستی بێزاری کردوین. بەڵام مە هەر سارمان ناکاتەوە. با من یەک شتی پێ بڵم لەسەر ئەم ئایناکرد لە ترسی ئەوەی کە ئەم خێمەیە نەڕۆخێ بەسەر هاوڕێیانە ئەم شەو نیوەمان نەخەوتوین تا ئەم کاتێک کە ئێوە هاتوون. هۆکارێکی تری نەخەوتنەکەشەوەیە کە جێگامان کەم بوو، نیوەی جێگای هەیە و نیوەی جێگای نییە. لە ماوەی سێ ڕۆژیا بڕۆ پێی نایە کۆنەغی سێوە مانگرتنەکەتان چی خواردوت؟ تەنیا ئاو. من وەکو خۆم تەنیا ئاو، بەڵام ڕێگە پێدراو ئەوەیە کە ئاو لەگەڵ چای بێشەکر قاوەی بەشەکر بۆ هاوڕێیانش کە جگەراکێشن جگەرکێشن تا ئەی وەکو دۆخی تەندروستی هەندێکیان شەو تێک چوو، ئێستا دۆخی تەندروستیان چۆنە؟ زۆری نەمان وەزعمان زۆر باشە، بەڵام هەشمانە خۆی پێشتر نەخۆشیەکی هەیە، لەوانەیە تەسیراتی ئەوەی لەسەری هەبێکە زوو تەسیری تێ بکە ئەم نان نەخواردنە، کە چونکە ئێمە 2 ڕۆژە یا 3 ڕۆژە کە مانمان گرتووە، مەسافەیەکی زۆر نییە، ئێمە زۆرمان ماوە ئەبێ بەرگەی زۆر لەوە زیاتر بگرین. کاتێکیش ئێمە هاتوین خۆمان شانمان داواتە بەرەم خەباتە تەبعانەوێ بۆ ناڕەحەتی خۆ حازرکەی. تۆ ئەنجام ئەزانی، تۆ لەوانەیە 2 هەفتە 3 هەفتە لەمانگرتن ناوی ئەزانی وەزعە چی لێت. لەبەرەوە ئەمە چاوەڕوانی ئەوەمان لێ چاوەڕوان کردووە بێهێزبین لە جێگەیە بکەوین ببورێنەوە زۆر ئاسایی بێ لێمان. ئێمە قودرەتمان زۆر لەوە زیاترە کە برسێتی یعنی ئاوا بە زووی ببەزین. سەکانە خۆش مامۆستاجان، بەڵێ ئەوەی کە بینن لە ئێستادا هەندێک لە مامۆستاکان لە ژێر بەتانیەکانیانن. ئەوەی کە هەیە شەوی ڕابردوو پاکیزەخان کە دۆخی تەندروستی باش نەبوو، ئێستا دۆخی تەندروستی چۆنە؟ باشترم خوا بەسیابێ. دوێ شەو چی ڕوویە؟ دوێنێ شەو من خۆم ڕابۆمە، ئیتر ئۆکسیجینم بۆ نەئەهات، بۆ ژوەرم ناگرت، ئیتر کە ئۆکسیجین وەرناگری زەخت بەرزە بێتەوە. ئەم سەرمایە تا چەندە کاریگەری هەیە لەسەرێ؟ وەڵای ئەم شەو تا بەیانی ئێمە هەر ئەمە حاڵمان بۆ ئیتر تۆ خۆت بێنێرە جێگەی ئێمە، یان خەڵک با بێتە جێگەی ئێمە بەم حاڵە و بەشەو ئەبێت چۆن ئیسراحەتمان کرد بێ. من ئەم 3 ڕۆژە چی خواردووە؟ لەماوەی ئەم 3 ڕۆژە هیچمان نەخواردووە، بەس ئاو چاو قاوە. هەنێک لە هاوڕێکانمان ئێستا ئەوان هەنێ ئەوانی کە ئێستاش بەخەبەرن هەر نهاتوونەتە ژێر جێگاکەوە، هەر لەسەر کورسێکە چاودێری ئێمەشیان کردووە. یعنی هاوڕێکانمان بێژگە لەوەی کە خۆشیانمان گرن، بەڕاستی ئێمە چکە من خۆم لە هەنێکیان لە تەمەنا گەورەترم، ئەوانی ترکە لە ئێمە گەنجترن و مانیشیان گرتو و چاودێری ئێمەشیان کردووە. تا ئێستا هیچ نوێنەرێک هاتوۆتە دەرەوە بۆلاتان لە نەتەوە یەکگرتوەکان؟ ناوەڵا هیچ نوێنەرێکی وا نەهاتووە. شەوی ڕابردوو پارێزگای سلێمانی سەرداری کردن، چ وعدێکی پێیە؟ وەڵای پارێزگاری سلێمانی هیچی وای بەدەست نییە تا بتوانێم کێشانەی ئێمە حەلکەچکە کێشەکە زۆر لە کێشەی پارێزگار گەورەترە، کێشەکە تەوتینی موچێ، یعنی ئەگچێتە سەر حەجمی چارەسەری محکەمەی فیدراڵی و حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم. ئەو پارێزگاری پارێزگایەکە یەک حاڵەت ئەتوانێ پارێزگای سلێمانی بۆ مامکە ئەویش ئەوەیە بتوانێت ئەم سنوورە جیاکاتەوە، وەکو سنووری ئەم سنووری کە ئێمە بەڕاستی بەو هەژماری ئێمە ڕازینین و ئەمانێت تەوتین بکرێ، ئەتوانێت ئەم سنوورە جیاکاتەوە و لە ئاسی داوائیرەکانە زانیاری تەواو بدرێ بە باقەکانی ڕاشید و ڕافیدەین تەوتینەکە بکرێ، ئەگەر لێم ناوچە بکرێ حتمما هەولێرش ئیجبارە بێ بەوەی کە بچێتە ژێربارەکە.
زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کەیبینن ئەمە ئەژێر ئەو خێوەتەیە کە ماوەی 3 ڕۆژە لە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی دانراوە کە ئەو مامۆسایانە و ئەو فەرمانبەرانی کە مانیان گرتووە ماوەی 3 ڕۆژە تەنیا ئاو چای بێشەکر قاوەی بێشەکر و شیریان خواردووەتەوە کە شەوی ڕابردوو هەندێکیان دۆخی تەندروستیان بەرەو خراپی دەچوو بەڵام تیمەکانی سەنتەری فریاگوزاری ئەوان هاتن بە هانایانەوە و کە فاسیان بۆ کردن ئەمەی کە هەیە ئەمان لە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان لە شاری سلێمانی ئەم شوێنە دەکرێتە بناری گۆیشەوە ڕەشەبای ئەم شوێنە هێندە بەخۆتە کە ئەم خێمەیە کە بۆ هەموو ئاسنە و تەنان بەسراوەتەوە ئەیجوڵێنێت بۆیە ئەمان هەندێکیان شەو نەخەوتون بۆی ئاگیان لە هاوڕەکانیان بێت هەندێکی دیکەشیان لە سەرمادا خەیان لێ نەکەوتەوە.